جیاواز لە کەیسی کۆچبەران و پەنابەرانی دیکەی هەرێمی کوردستان. کەیسی خێزانیان بنەماڵەیە کە لە دەریای ئیجە خنکاون جیاوازە. خێزانێک پێک هاتوون لە 6 کەس بە مەبەستی گەڕان بە دوای چارەسەر بۆ منداڵە نەخۆشەکەیان. ڕێگای مەرگیان هەڵبژارد و پێش گەشتن بە ئیتالیا یەختەکەیان ژێر ئاو کەوت و منداڵە نەخۆشەکەیان و دایک و نەنکی خنکان. سەری کچێکی نەخۆشی داونی هەبوو، هیچ کێشەیەکی کەیان نەبوو. ئەم کچە ئێمە مامۆستا بوو، کچە شەهیدە، تاقە کچی خێزانی خۆیەتی نەبرانە کەس، باوکی شەهیدە لە 91ەوە لە کەرکووک تەرمیشی نییە، دایکی لە ناو خێزانەکەی ئێمەیە، خوشکی گەورەی ئەم ماڵەیە، خۆی و کچەکەی 22 ساڵ بە خێومان کردن و هەتا کۆلیژی تەواو کرد و دامانەشوو بە کەسی خۆمان. لە ماڵی خۆیان هیچ کێشەیەکی نەبوو، مناڵی یەکەمی بوو زۆر ئاسایی بوو، هیچ مناڵی دووەمی بوو کێشەی داونی هەبوو. ترە مناڵە 9 ساڵ بە خێویان کرد و هیچ سنتەرێک و هیچ قوتابخانەیە لەم کەرکووکە وەریانی نەگرت. ئەوت مناڵی داون نابێت تەکەڵی مناڵی ئاسایی بێ. ئەمانش ئەم ڕێگەیان گرتە بەر 3 مناڵ و باوک و دایک و دادایان. کەوتنە ڕێ مانیەک و 4 ڕۆژ لە مەرمەریسمانەوە لە یەکێ لە ئوتێلەکانی مەرمەریس. کۆتا ڕۆژی سێشەممە ئێمە پەیوەندی بە منەوە کرد لێرە. ئیتر هەچی لە دڵیانە هەبوو پێیان وتین ئەم خێزانە کەرکووکیە کە لە بنەماڵەیەکی دیاری شارەکان ماوەی زیاتر لە مانگێکە لە تورکیان و لە پێنجشەممەی ڕابردوو یەختەکەیان ژێر ئاو کەوتووە. ئێستا تەرمی 3 کەس لەو خێزانە لە یۆنانە. کاری من لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕێگای عیلاقاتی خۆیەوە لە وەزارەتی خارجی عێراقی کە دەداخڵکە لەم کارە ئەمە کارێکی ئینسانی ئێستا تەرمەکانمان هەمووی لەوەیە، ئێمە 3 تەرمان لەوەیە، خەڵکی شاری کەرکووکین، ئێمە عایلێکی ناسراوین لە کەرکووکە 100 ساڵ ئێمە لە کەرکووکین، 34 پشتمان لە کەرکووکە ئێمە. بەس تەرمەکانمان بۆ بێننەوە لە ڕێگای منەظەماتەوە لە ڕێگای عیلاقاتی خارجی خۆیانەوەیە. تەرمەکان ئێستا ناسرانەوە، هیچ مەشاکلیشان نییە تەرمەکان بۆی DNA بۆ بکەن، هیچ نوقسانێکیان نییە. وڵی داواکاری زۆر کەناڵ وەکو کەناڵە بە ڕێزەکەتان هاتوون لە ڕێگەی هەموو کەناڵە ئاسمانەکانەوە داوامان کردەوە، داواشەکەین لەم کەناڵە پیرۆزەی ئێوە لایەنی پەیوەندیدار حکوومەت ئەو ڕێکخرا و منەظەماتانەی کە ئیشی کۆچ و کۆچبەرانەکەن لە ڕێگەی کۆنسڵخانەوە لە ڕێگەی ئەندام پەرلەمانە و لە هەر ڕێگەیەکی حکومی و ناحکومیەوە هەوڵ بدەن تەرمەکانمان بۆ بگەڕێنەوە. خەمەکەمان گەورەیە، تەرمەکان بگاتەوە دەستمان کەمێ خەمەکەمان ئەڕوێتەوە. تەنیا یەک شتمان کردووە، ئەوش پەیوەندیمان بە ڕێکخراوی لووتکەوە کردووە. ئەوش وتی بەڵێ بەسەر چاو ئێمە لە بەیانی لەمڕۆوە هەڵەتین بە ئیجراعاتی خۆمان، بەڵام بەهۆی پشتووی سەری شووی کریسمسەوە جاری ئەو شتانە وەستاوە و هێنانی تەرمەکانش ئەبێ ئێمە پەیوەندی کەین بەلایانی حکومیەوە، چی حکوومەتی هەرێم و چی حکوومەتی عێراق. ئەم ئیجراعاتانش تقریباً هەفتەیەک دەخایەنێ. ماوەی چەند مانگێکە شەپۆلی کۆچی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. بەدەیان هاوڵاتیش لە دەریای ئیجە و ڕێگاکانی دیکە خنکاون و گیانیان لەدەست داوە. حکوومەتیش بێباکە بەرامبەر ئەو لێشاوە لە کۆچ و قوربانیدانی دانیشتوانی هەرێمەکەی. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.